دیاردەیە کەس پێ دەکەم کە ناپاچی بتە زۆر نۆرماڵی ڕۆژێک لە دژی ڕۆژ ئاوا سەنگەر دەگرن داکۆچی لەو جۆلانیە جەلاد و ئێرهابیا یان لە ئەردوغان دەکەن ئێستاش لە ئێران دەکەن کاچ خۆم هەندە شتێک پرەنسیبی نیشتیمانیە تۆیەک کە کوردی دەبینی 100 ساڵە بەس پێم بڵێن چار داگیر کرد بە بەرجی ئیسلامی سیاسی کوردیان بە فەتح و بە مەسەڵەن ئەو دوتە سووریا بە ئایەتی فەتح بە ئەنفال ئەردوغان بەچێ ئێران فتوای خۆمەنی کورد لە ناو دەبە یعنی تۆ سوودت دیتە ئەمریکا وایە ئیسرائیل وایە ڕاستە بەڵام لە بەرامبەر کورد لە ئەو چارداگیکەرە چیان کردیە ئەوە خاڵک دوو یعنی هەتاوی ڕۆژ ئاواش کاکە چخیانە دەچی باڵی تۆمبارا کردی لە پنتاگۆن دەگری لە وەزارەی خارجی دەگری لە CIA دەگری لە کۆنگرس دەگری هەموو هاتنە پشت کورد حدودیاندانەوە کورد بازی گەورەی دانەنا منتقی عەرەبی دۆڕان ڕاستە شەقام و نای شەروانان ئەو بەس تۆم باراک بوو تۆم باراک کاکە وەکو ئێرانە وەکو هەموو شوێنەکە هەر یەکە و جزئەکە ئەو باڵە کردی بەڵام باڵەکانی کەش لەگە خەڵک ڕاوەستان وە کورد خاچی کوردستانی خۆی نەدۆڕاندێت بەڵام بخاکە دامانە ئەمریکا ئەوەی کرد ئێستا بابایی ئەو دەوڵەتانی ئەو چار دەوڵەتە ئەگەر لە ترسی ئەوانە نەبی هەموو ڕۆژ کۆمەڵ کوژیمان دەکەن ئەو نۆهەتویەکەی کە دروست بووە کاکە ینی هەندێک شت هەیە وەت لێ دەکەن بێ بەراورد بکەی تۆ چی سفادت لە 100 ساڵەی دەوڵەتان ئەو چارداگیرە کردێ دەی چەپڵی لولێ دەی لە دژی ئەوەی چیە شەڕی ئیسرائیل و عەرەب هەیە غەزە هەیە ئێمە بین ئەو شەڕە بکەین بەڵام ئەمنی قەومی خۆمان بە پێی قازانجی گەلی کورد لێک نەدەینەوە بە ئاشکرا من جاش ئێرانیەکان دەبینم لەو ئەوە سەنگەر ئەوە بی باشە ئەوە دامانە ئەو فرسەتەش لە بۆ ڕوخانی ئێران ڕوخە ئێران دێت چ لە بۆ کورد دەکاتن چ لەگە هەرێم باشە ئەو هەرێمە خۆ ئەمریکا و ئیسرائیلی لێ نەبوو 50,000 ئەو کەمپانەی لە نۆتویەکەوە سنووری بردومان کردیە کاکە کابرەدانیش بوو وەک خۆتان دەڵێن فاسولیای دەخوارد لە کەمپ و چەند جار بە درۆن و بە تەیارەی لێدان و سەدان کەسی لێ تیرۆرکردن دانیشتینەدا معارەزەیەکەیە هەندە شت قیەم و ئەخلاقتان هەبی دوو تۆ دژی ئەمریکا و ئیسرائیل دەبی باز دادنی کاکە تو ئەو خەتەی باشوور هەیە ئەنی چیە بە ئیرادەی مەسعود بارزانی و تاڵەبانی دروست بوو یعنی بە جددیمە ئەوەی ڕۆژ ئاوە ڕاستە ئیرادەی شەروان کاکە هەموو کات ئەو دەوڵەتە عەرەبیانەی ناوچە داگیرکەرەکان تورکیا ترسی ئەمریکا و ئەوڕوپای لەسەر نەبی ڕۆژ ئاواش دیتان وەکی سەرەکانی ئەفرین و ئەوانەمان لێ دەکە هەندە شتێک کورد دەبێ بیر لە ئەمنی قەومی خۆی بکاتەوە خاڵش کەش بڵێم بە قوربان ئێستاکە سەرنجێک بدەم هەندێک مەسعود بارزانی ئەفتەک بوو شوێ خۆی بژ کرد ئێستا لەگە ئێران پێدەچی نەرم بیست تەواو ئیتر دێتە دەرێ یعنی گۆ کەی مشکلە خۆ نەمانگۆتێ مردیە خۆ نەمانگۆتویە پارتی یەک لەو حیزبانەیە پێی خۆش نییە ڕەنگبی وەزعی ڕۆژهەڵاتیش زۆر ڕزگاری بڕوا بکەن دەبەرەوە ئێستا حیزبەکە تقریبا نمەریەکە لە دوای پەکەکە دێ لە کۆی کوردستانی گەورە بەس ڕۆژهەڵاتیش قوتار ڕزگاربی پارسەنجی پەژاک بە هێز دەبی دیموکرات و کۆمەڵە دەبنە هێزەکی گەورە پارتی دەبتە حیزبێکی بچووک لە چاو ئەوانە ئەو خاڵانە شێدوش ئەوان دەسەڵاتی خۆیان دەوێت پارتی وێشێتی فکری قەومیان زۆر نییە لەو شتانە بە هەر حاڵ بۆیە هەر حزبە بە پێی ئایدۆلۆژی خۆی مامەڵە دەکە بە پێی بەرژەوەندی خۆی هەتا وەکو چۆن لە یەک خێزاندا کەس ئەوە نەکە وایە دەرێ ئەمریکا و ئەوڕوپا لۆوە ناکە کاکە ئەتو لە یەک خێزانی باوک هەمومان کوڕ و خوشک و ئەوەی یەک بنەماڵن هەر کەسە بیر لە قازانجی خۆی یەکات و دنیای سیاسەتی شووە قسەی من لەوەدایە شەرمە هەندێک کەس دەبینی بە ئاشکرا جاش ئێرانە چەپڵە لە ئەو ئێرانی لێدە بەس پێم برێت چی کردێ لە بۆ کورد من ئەوە گوتم ئەوە 47 سارە لە دەسەڵاتە ئەوە لە نوتیەک و بە ئەگر و ئاسن لە کورددا ئەوە سەدان دیموکرات و کۆمەڵی لە ناو بارێگاکاندا گوژی کە شەڕیش ناکەن ئەوە دەیانجا بردومانی خارچی کوردستانی کردی و ئێستاش هەموو ئەو هەشت و مەژدانەی لەو خەڵکەی بەردایە ئەخۆ کورد نەهاتە ناو بەرەی جەنگ